سڵاوتان لێبێ عزیزان، من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕێژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. ئەم مانگە مانگی سێپتەمبەرە و مانگی 12 لەناو مانگی سێپتەمبەرە یەکی مانگ وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوە دژی نەخۆشی ئایدز ناسەندراوە. نەخۆشی ئایدز یەکێکە لەو نەخۆشیانەی کە گوازراوەیە. ئێمە زۆر نەخۆشی تریشمان هەیە کە نەخۆشی گوازراوە. ئەمڕۆکە لە پرۆگرامی ساڕێژدا باسی ئەو نەخۆشیە گوازراوە سێکسیان ناکەین کە لە ڕێگای سێکسەوە گوازرێتەوە. ئێمە کۆمەڵی نەخۆشیمان هەیە کە لە ڕێگای سێکسەوە گوازرێتەوە، باسی ئەو جۆرە نەخۆشیان ناکەین، باسی کۆمەڵێک بابەتی گرنگترەکەین، باسی بابەتێکەکەین کە هەمیشە بە جۆرێک لە جۆرەکان لای ئێوە شەرم بووە باسی بکەن و پرسیاری ئاراستە بکەن. ئێمە هەوڵەدەین لە بەرنامەیە کە ئەو پرسیارە شاراوانە ئاراستەی میوانەکەمانی بکەین و وەڵامی تەواو زانستیانە و پزیشکانی لێوەرگین. بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ میوانداری دکتۆرە نەسەد عەبدولقادرمان کردووە کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵبوونن. دکتۆرە بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. خۆشحاڵم بژیت پێ خۆشحاڵم من ئامادەم لەم بەرنامەیە هیوادارم کە بینەرانم سود بەخش بن. هەمیشە دکتۆرە نەزهاد یەکێکە لەو دکتۆرانەیە کە وەڵامەکانی زۆر کورت و پوخت و وەڵامی زۆر باشن، ینی بە بەرنامەی بەیانی باش شێناومانە بەڕاستی زۆر باش بووە کە خەڵک بەڕاستی لە وەڵامەکانی سودمەند بووە. دکتۆرە ئەمڕۆ باسی نەخۆشیە سێکسیە گوازراوەکانەکەین، ئەو نەخۆشیانەی کە لە ڕێگای سێکسەوە گوازێنەوە. پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشیانە چین کە لە ڕێگای سێکسەوە گوازێنەوە؟ بەڵێ ئێمە توانین ئەم نەخۆشیانە چکە زۆرن بەشی بکەین بە سێ بەش. بەشی یەکەمیان ڤایرۆسەکانن، بەشی دووەممان بەکتریایە، بەشی سێمیان کە لە بەکتریا گەورەترە پێوترێ پاراسایت. ڤایرۆسەکان دەست پێەکەین یەکەم شت نەخۆشی ئایدزە. بەس ئەو وێنەمان هەیە، وێنەی سەرەتا ئەگەر هاوڕێیانمان بکەنە سەر وێنەکە زۆر باش. نەخۆشی ئایدز کە پێ ئەوترێ ڤایرۆسی کەمی بەرگری لەش کە ناسراوە بە ئایدز. دووەم شت نەخۆشی هیپاتایتس بی، یعنی ڤایرۆسی هەوکردنی کەبەت بە جۆری بی، التیهاب کەبەت ڤایرۆسی. سێیەم شتمان بالۆکەیە کە پێوترێ وۆرد. چوارەم شتمان هێرپس تایپی 2 جۆری 2. ئەمە ڤایرۆسەکانمانە کە هیچێکە لەو نەخۆشیانە دێنە سەر بەکتریاکانمان، بەکتریا و کسفلس، گۆنۆریە پێوترێ سێلان، کلامیدیاشمان هەیە. ئەمانە هەمووی نەخۆشین کە لە ڕێگای سێکسەوە پاراسایتەکانش پاراسایتەکەشمان پێوترێت ترایکۆمۆنیاسس. دکتۆرە پێم بڵێ بە شێوەیەکی گشتی نیشانەکانی ئەم نەخۆشیانە چییە؟ چۆن لەسەر ینی بە شێوەیەکی گشتی نیشانەکانی نەخۆشی ئەو نەخۆشیانی کە لە ڕێگای سێکسەوە گوازێنەوە چییە و چۆن دەرەکەوێت لەسەر لەشمان؟ وەکووتمان ئێمە نەخۆشیانە زۆرن، ئێمە ناتوانین یەکێک باسی بکەین ئێستا لەم پرۆگرامەیە، لەبەرەوە بە شێوەیەکی گشتی باسی ئەەکەین کە چی ڕوو ئەدا ئەگەر هاتوو تووشی ئەم نەخۆشیانە ببین. لەوانەیە هەندێک کەس بەرگری لەشی ئەوەنە بەهێز بێ، تووشی ڤایرۆسەکە بێ یا میکرۆبەکە بێ و هیچ نیشانەیەکی لێ ڕوو نەدا، بەس ببێتە سۆرسێ، بێتە مەزدەرێک بۆ گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە لەشی بۆ ئیشی چیکە لە کاتی جوتبوونە. لەوانەیە تووشی تای لێبێ، وەکو هەڵامەتێکی سووک بیگرێ، لەوانەیە کێشی دابەزێ، ڤایرۆس بێ یا بەکتریا بێ جیاوازە، بەس من بە شێوەیەکی گشتی باسی ئەەکەم. لەوانەیە تووشی سکچوون ببێ، زیبکەیان توش بێ، زیبکەکان جیاوازە بە جۆری نەخۆشیەکە، شێوازی زیبکەکە ئازاری ئەبێ ئازاری نابێ. لەوانەیە ئەو کەسە ژم بێ یا پیاو بێ تووشی ئاوا لیقیان هەبێ، ئاویان هەبێ، بۆنێکی تایبەتی هەبێ، تووشی خوراندن ببێ، تووشی ئازار ببێ لە کاتی جوودبوونە. لەوانەیە ئازار هەبێت لە هەموو ماسوولکەکانی لەشێ، لەوانەیە تووشی هەوکردن بکات لە غدەی لەمفاویەکانیانە. ئیتر بە پێی جۆری نەخۆشیەکەیە ڤایرۆسە یا بەکتریایە ئەگۆڕێ نیشانەکە. باشە دکتۆرە پێم بڵێ ئەم نەخۆشیانە ئەگەر چارەسەر نەکرێن، هەرێک لەم نەخۆشیانەی کە لە ڕێگای سێکسەوە گوازرێنەوە ئەگەر چارەسەر نەکرێن کاریگەری چیانە بێ لەسەر جەستەمان؟ بەڵێ ئەگەر ئێمە دڕندەکەیان ڤایرۆسەکەیە، چونکە ڤایرۆسەکە کە چووە لەشەوە دەرچوونی قورس ئەبێ، ئیتر کە مایەوە لە لەش ئەو نەخۆشیە ڕوو ئەداتەوە، هەرچەندە بەرگری لەشی کەم بێتەوە دیسان ڕوو ئەداتەوە لە خۆی یا خۆی ئەبێتە هەڵگر بەبێ ئەوەی نیشانەی هەبێ بۆ ئیشی چیکە بیگوازێتەوە. جا ئەمانە ئەم نەخۆشیانە ئەگە بمێنێتەوە زوو چارەسەریان نەکەین، لەوانەیە کوشندە بن وەکو ئایدز، چونکە ڤایرۆسەکە ئەچێتە ناو لەشەوە، ئەچێتە ناو خێنەوە، ئەچێتە ناو هەموو شلەیەک لە شلەکانی لەش
ئەوکو لە لیکە ئەبێ لە ئاوی ژنەکە لە ئاوی پیاوەکەیە لە میزیا ئەبێت ئیتر بەم شێوەیە کە بڵاو بۆ لە لەشی لەوانەیە کوشندە بێ هەندێک لە ڤایرۆسەکان لەوانەیە تووشی هەوکردنی جگەریان توش بکات تووشی زەردووییان بکات ئەویش ئەگەت زوو چارەسەر نەکرێ لەوانەیە پاشەڕۆکی تووشی تەلەیفی کەبەت ببێت و لەوانەیە تووشی ژێرپەنجەی جگەر ببێ ئیتر کاریگەری خراپیان زۆرە ئەگەر بمێننەوە بەشێکی گشتی دکتۆرە ئێمە چۆن خۆمان لە نەخۆشیە سێکسێ گوازراوەکان بپارێزین ڕێنمایی تۆ چییە؟ بەڵێ یەکەم شت ئێمە دێ بزانین چۆن ئەمە ئەگوازرێتەوە وانە تا دوای ئەو بزانین چۆن خۆمان بپارێزین گواستنەوەی ئەم نەخۆشیانە زۆربەی زۆریان بەهۆی زۆری پەیوەندی سێکسی نەپارێزراوەیە یعنی چی نەپارێزراو یعنی کۆندۆمی بەکار نێناوە جود بووە لەگەڵ یەکێکە ئەوەی بەرامبەری نازانێ هەڵگری نەخۆشەکەیە یا نیشانی نەخۆشیەکەی هەیە لەبەرەوە بۆی ئەگوازرێتەوە ئەمە یەکێکە ڕێگەی سەرەکی ئەمەیە ڕێگەی دووەم ڕەنگە بگوازرێتەوە لە دایکەوە بۆ کۆرپەڵەکەی لە ئەگەر هات و دایکەکە نەخۆشیەکەی هەبێ سێەم شت لە ڕێگەی خوێنەوە وتمان ئێمە ڤایرۆسەکان بە تایبەتی ڤایرۆسەکان ئەچنە ناو لەشەوە لە هەموو لەشە ئەبم بڵاو ئەبنەوە جا لە ڕێگەی خوێنەوە ئەویش بۆی هەیە بڵاوە بێتەوە لە ڕێگەی خوێنەوە چۆن یا خوێن ئەدەین بە یەکێک خوێنەکە پشکرین نەکرابێ یانش ئەگەر هات و خوێنەکە بەرکەوتی ئالەتێکمان بێ لە ئالەتەکان کە بەکاری دێنین باش پاک نەکرابێتەوە بۆی هەیە بگوە بۆیشی چکە شۆراوە پاکراوە بەس بە شێوەیەکی تەندروستیانە پاک نەکراوەتەوە لەوانەیە ئەو ئالەتە بۆیشی چکە بەکاربیێنین و ئەو کەسەی بەرامبەر تووشی ئەو نەخۆشیانە بێت باشە دکتۆرە باسی ڕێگاکانی گواستنەوەت کرد ینی ئەو ڕێگانی کە چۆنەڵێ ئەو نەخۆشە سێکسیانی پێگوازرێنەوە چی ئێستا پێم بڵێ ئێوە کە لە کلینکی پزیشکەکانن لە نەخۆشخانەکانن چۆن ئەتوانن ڕێگری لەوە بکەن کە ئەم نەخۆشیە سێکسێ گوازراوانە نەگوازرێنەوە بەڵێ ئێمە بە خۆمان لە وزارەتی تەندروستی فشاری کردوتە سەر هەموو پزیشکەکانە کە دەبێت لە کلینیکەکانمانە چۆن بزانین چۆن ئەو ئالەتانە پاک ئەەکەینەوە جیهازمان هەبێت جیهازی خاص پێوتری ئۆتۆکلیف من بەش بە حەڵی خۆم ئەو جیهازم دانەوە بۆ ئەوەی کەوا ئەو ئامێرە ئالەتەکانمی پێ پاک بکەمەوە چونکە بەس بە شۆرین پاک نابێتەوە بە خۆشحاڵیەوە وەزارەتی تەندروستی لە هەموو جیهانە ئەوێ کۆنتترۆلی ئەم نەخۆشیانە بکە لەبەر ئەوە ئێستا خوێن نادرێت لە یەکێکەوە بۆ یەکی چیکە ئەگەر حالەتی ئیمەرجەنسیش بێت دەبێت ئەو خوێنە پشکنین کرابێ لە ڤایرۆسەکانە دوور بێ ئەو کاتە ئەدرێ بە نەخۆش ئالەتەکان هەر نەخۆشیێک کە ئەچێ بۆ نەشتەرگەری لە نەخۆشخانەکانی ئەهلیەکانمانە لە حکوومیەکانمانە هەمووی تێستێکیان بۆ ئەکرێ بۆ پشکنینیان بۆ ئەکرێ بۆ ئەم ڤایرۆسانە ئەگەر هەیان بێ ئەزانین چۆن چارەسەریان ئەەکەین و سەرڕای ئەوە ئێمە هیچێک لەو شۆنانی کەوا ترسناکە شۆنی نەشتەرگەریە و شۆنی دکتۆری دانەکانیشمان چکە دکتۆری دان لەگەڵ دانا ئیش ئەکات ئەو کەسە بریندار ئەبێ خوێندی ئێمە وتمان بە خوێنە ئەگوازرێتەوە لە ڕێگەی خوێنە وەزارەتی تەندروستی فشاری کردوتە سەر پزیشکەکانی دانا کە دەبێت ئالەتەکانیان بە جۆرا و جۆر پاک بکرێتەوە ینی مادەی کیمیاویان هەیە ئالەتی ئۆتۆکلیڤیانێ ئەو ئۆتۆکلیڤە بخارێکی وا زۆر ئەدا ڤایرۆس و بەکتریاکان ئەکوژێ بە خۆشحاڵیەوە ئێستا دوو سنتەری باشمانی هیدان ئەویش سەلام و لەگەڵ ڕەحیماوە هەمووی بۆ ئەوانش کە ئەچێ بەس بۆ دان پشکنینی خوێنیان بۆ دکتۆرە ئەو وێنەیەمان هەیە ئەمە پێم وایە ئەمە هێرپسە بۆی هێرپسەوە توش ئەگەر لەسەر خودی وێنەکان ئەوها قسە بکەن چکار وێنەی کەمێک کەمێنێتەوە ئەمەیان بەڵێ ئەمەیان سفلیسە بەڵێ بەو شێوەیە دەرەکەوێت لەسەر لەشە هەر یەکە نیشانەکانیان جیاوازە بێ نیشانەکانیان هەندێکی زیبکەیان بۆ دروستەکە لە ئەو زیبکانە کە ئەبینین لە پشکنینی خۆمانە یا لێ کلینیکەکانە یارمەتیمان ئەدا کەوا بگەین بە ئەنجام بگەین بیدۆزینەوە نەخۆشیەکە بەڵام لەگەڵیشە تاقیگەش باشە دکتۆرە پێم بڵێ هیچ لوقاحێک یاخود ڤاکسینێک هەیە بۆ ئەوەی ئێمە ڕێگری بکەینەوەی تووشی ئەم نەخۆشە سێکسە گوازراوانە بین بڵێ ئێستا بە خۆشحاڵیەوە بۆ هیپاتایتس هەیە بۆ ئەشهاب کە بێت ڤایرۆسی هەر لە کۆرپەڵەییەوە ئەدرێ پێیان ئەوە خەریکە کۆنتترۆل ئەکرێ بەڵام بۆ ئەوانەی تر نیمانە بەس بۆ وارد هەمانە بۆ بالۆکە هەمانە ئەویش هەیە بەس لە وڵاتی ئێمە نییە لە ئەمریکا ئێستا وەتە ڕۆتین چونکە
ئەو وەرتە ئەو بالۆکی ئەوەندە بڵاو بۆتەوە هەڵستن بە گەنجەکانیانە ئەدەن لە تەمەنی 11 ساڵ بە کوڕ و کچ پێش ئەوەی جموجۆڵی سەکسیان دەست پێ بکە هەڵستن ڤاکسینیان بۆ ئەکەن ئەیان پارێز. باشە دکتۆرە ئێستا بابینە سەر پرسیارە گرنگەکە ئەوش ئەوەیە ڕێنمایی تۆ چییە؟ یاخود ئێمە چۆن خۆمان بپارێزین بۆ ئەوی تووشی نەخۆشیە سێکسێ گوازراوەکان نەبین. بەڵێ یەکەم شت پاک و خاوێنیە ئەو کەسە لەگەڵ هاوسەرەکەیە دەبێت پێش ئەوە خۆیان پاککەنەوە ژنە و پیاوە پێش دوای جوود بوون. یەکەم شت دووەم شت دوورکەون لە زۆری پەیوەندی سەکسی نەپارێزراوە بۆ کۆندۆم بەکاربێنن. ئیتر ئالەتەکانیشمانوتم وەکواوتم دەبێ هەموو پزیشکەکان خۆیان بپارێزن نەخۆشەکانی خۆیانش بپارێزن لە کلینیکی خۆیانە. باشە بوتت پێش سێکس و دوای سێکس پێویستە خۆیان پاک بکەنەوە. ئێستا ئێمە غسول هەیە بۆ نەغسول نیسایی هەیە باشە مەبەستەکە ئەوەیە چۆن ئەم پرۆسەیە ئەنجام بدەن. ئێمە خۆی ڤایرۆسەکە بەکتریاک ڕەنگە بڕوە بەس ڤایرۆسەکە ئەوە ئەمێنێ بەدەر لە ڤایرۆسش پێم وایە بابەتی ئیلتیاب و بەکتریا و ئەو شتانەش تووشە بەکتریای ئاوها ئەتیادی ئەڕوە بۆ شۆرینیەکە بەڵام ڤایرۆسەکان کەوتمان هەندێک ڤایرۆسە دڕندەکان وەکو ئایدز و هیپاتایتس بە شۆرین ناڕوە ئەوانە پێویستیان بەچی هەیە پێویستیان بە خۆپاراستن هەیە کەوتم کۆندۆم بەکاربێنن چکە نازانێ هاوسەرەکەی هەیەی یانە و باشترین شتش ئەوەیە کە هیچێک ئەوێ هاوسەرگیری بکە ئێستا دەبێت ئەگەر پیاوەکە لەوە پێش تووشی ئەو بالۆکەیە بووە یا تووشی هەر ڤایرۆس هەر پز بووە دەبێت بە خێزانەکەی بڵێ من ئەوم توش بووە تا ئەوی بەرامبەر بپارێزیێ بەڵام ناوترێ ئەم نەخۆشیانە وەکو شەرمێکی لێ ئەەکەن نایڵێن دەبێت بیڵێن هەتا بزانن بە هاوسەرەکەی شتێکی پرۆتێکشنی پێ ئەوترێ یعنی شتێکی بدەینێکەوە ئاگاداری خۆی بێ وەکو بالۆکەی توش بووە هەتا هاوسەرەکەی تووشی نەبێ ئەتوانێت بچێ ڤاکسینی خۆی وەربگرێت و ئەو کاتە جودبوونێکی ئەتیادی ئەبێت و بۆ هاوسەرەکەی نایگوازێت. باشە دکتۆرە ئێستا نەخۆشێک دێ ژنێک دێتە لای تۆ بۆ نمونە بۆ کلینگەکەی تۆ یەکێک لە نەخۆشیە سێکسێ گوازراوەکانی هەیە بۆ نمونە سفلیس یان بالووکەی هەیە ڕێنمایی تۆ بۆ ئەو چییە چی پێڵی بۆ سێکس نەکا لەگەڵ بۆ نەمێردەکە یان چی بکە؟ ئێمە چیەکەین یەکەمین شت دەبێت دانیشە بۆمان باسەکە کە نابی ئەوە شەرم بکە بۆمان باس نەکە زۆری ڕەنگە لە جودبوونە لە پیاوەکەی بۆی هاتووە ئەڵێ پیاوەکەمی چی نییە من ئەزانم ڕاستەکە بەس لەوە پێشڕەنگە تووشی بووە بۆ هاتیبێ بەڵێ کە بۆی هاتووە ئیتر دەبێت ئافرەتەکە چارەکەین کە چارمان کرد دەبێت لە هەمان کاتە هاوسەرەکەشی پیاوەکەی بچێ بۆ لای دکتۆری پیاو دەبێت خۆی پشکنین بکات و ئەگەر هەیەی ئەویش چارەسەر بکرێ دوای ئەوەش ئەتوانن کۆندۆم بەکاربێنن. باشە دکتۆرە زۆر باسی کۆندۆمەکرێ باشە پێم بڵێ گرنگی کۆندۆم لە پرۆسی سێکسات چییە؟ زۆر گرنگە چونکەوە ئەکە کەڤەریەکە کە نایاڵێ نەخۆشیەکە چکەوتمان لە ئەم ڤایرۆسانە لە شلەکانی لەشە هەیە لە شلەی ئافرەتەکە لە ناو میهبەلیە یا لە پیاوەکەیە جا ئەتاکو بۆ یەکتری نەیگوازنەوە ئەتوانن کۆندۆم بەکاربێنن ئێستا لێمە پرسی ئەڵێ کۆندۆم لە 100% پرۆتێکشنەکات ڕێگریەکە لە نەخۆشیەکە پارێزیە لە 100% نەخێر لە 100% نییە بەڵێ ئەم شتە زۆر گرنگە چونکە بە بەرکەوتنی پێست هەندێک شۆنیان کەڤەر نەکراوە بە کۆندۆمەکە بە بەرکەوتنی پێستەکە لەگەڵ پێستی ئافرەتەکەیە لەوانەیە بالۆکە بگوازرێت. کەواتە دکتۆرە توانین بڵێن کۆندۆم لە کۆمەڵێک نەخۆشی و بەکتریا و ئیلتیابەمان پارێزێت بەڵام لەو نەخۆشیە درێژخایانەی وەکو بالوکە و سەفلیکسۆوانە نامان پارێزی ئەمان پارێزیە بڵێ لە سەتان بڵم نەوەی پارێزی بەس بە تاوەتینە هەندێکیان بە بەرکەوتن گوازرێنەوە. دکتۆرە پێم بڵێ کام لەم نەخۆشیە سێکسێ گوازراوانە درێژخایەنن مەوداکەی ئێمە مشکلەکە ڤایرۆسەکانمانە ئەوانە ڤایرۆسەکان وەکو ئایدز و هیپاتایتس ئەم دوانە درێژخایەنن ئەبێتە بە درێژی ژیانیە ئەوانی ئایدزیانە بە درێژی ژیانی دەبێت دەرمان وەربگرێت بەخۆشحاڵیە وەزارەتی تەندروستی و کار پێتم وت پشکنین ئەکرێ بۆ هەموو نەخۆشیەکان کە ئەچن بۆ نەشتەرگەری یا بۆ کلینیکی دانەکان نەخۆشیەکان دەرەکەیە بۆمان کە دەرکەوت ئەمانە هەمووی تۆمارەکرێن کە تۆمار کران دەبێت لەبەر لە دایری خۆمانەوە تەندروستیمانەوە چیمانەداتیە دەرمانیان داداتیە 3 مانگ جارێ پشکنینیان بۆ ئەکە بزانێ ڕێژەی ڤایرۆسەکە لە لەشیان ناچەنێکە هەتاکو کاریگەری خراپ لەسەر خۆشی ڕوونەدا چکە ئەگە بمێنێتەوە کاریگەری خراپی تیاڕۆدا لە هەمان کاتیشە پێی بڵێت چۆن خۆی دەور پشتەکەی بپارێزیە هەتاکو نەگوازرێتەوە بۆ دەور پشتی زۆر باشە دیتۆرە پرسیارێکی گرنگتر هەیە لەسەر نەخۆشی ئایدز زۆر جا بیستومانە ئەوانەی کە نەخۆشی ئایدزیان هەیە
ناتوانن کە کەشفی بکەن کە تووشی نەخۆشیەکە بوونە چکە مەترسی هەیە لە ناویان بن و ئەم شتانە نەخۆشێک لێرەیە کە نەخۆشی ئایدزی هەیە چۆن مامەڵی لەگەڵەکرێ زۆر دەبێت ڕێزیان لێ بگرین چونکە ئەو لە ناخیا خۆی خەمبارە ئەو نەخۆشیی هەیە لەژێر نەخۆشیێکی درێژخایەنە وەکواوتم کەوا کاریگەری لەسەر جستەی زۆر زۆرە جا ئێمەش ئەگە فشارێ بکەین لەسەری پێی بڵێن چۆن توش بوویتە چارت ناکەین لێرە ئەگەر نەخۆشێکی ئایدس هەبێ لە مشارەت چی لێکە ئێمە وەکواوتمان شوێنی تایبەت هەیە بوو چۆن ئێمە ئەگەر ئایدز و هیپاتایتیس وتمانم دوانە ڤایرۆسەکان کە دڕندن ئەچێتە کلینیکیدان کە سێنتەری سەلامان هەیە ڕحیمەوە کە سێنتەرە بچووکەکانیشن پۆزیتیڤ دەرچوو پێشوازی لێ ئەکرێ ئیشەکەی بۆ ئەنجام ئەدرێ نابێت بۆی نەکرێ ژووری تایبەتی دانراوە ئالەتی دیسپۆزەبڵمان هەیە ئالەتەکانی ترکەن دیسپۆزەبڵ نییە ئەتوانی بە شێوەیەک پاک بکرێتەوە کە میکرۆبەکە بکوژێ پێشوازیان لێ ئەکرێ بە ڕێکوپێکی بەبەستەوەی شوێنێکی دیاریکراو هەیە تایبەت بێ بە نەخۆشی ئایدز و لەوێدایە منن تاکو چارەسەر ژوورێکی تایبەت هەیە لە کلینیکی دانەکانە ژوور هەیە ئایدز و هیپاتایتس ئەوانێ ڤایرۆسەکانن ئەوانەی نەخۆشی ڤایرۆسیانەیە لە نەخۆشخانەی ئازادی ئەوانی ئەچن بۆ نەشتەرگەری لە بۆ ئێمە قەیسەری ینی ئەگەر هاتو هیپاتایتس جێبێ ژووری تایبەتیان هەیە لەو ژوورە دا ئەنجێت و دوای نەشتەرگەریەکە بەس ئالەتەکان و کواوتم هەندێکی فڕێ ئەدرێ هەندێکشی بە شێوەیەکی پاکەکرێتەوە دەبێت نەخۆشیەکە پێشوازی لێ بکەینە تا لێمان نەشارێتەوە چکە لێمانی شاردەوە بڵاویەکان باشە دکتۆرە لە ناو نەخۆشیە سێکسێ گوازراوەکان نەخۆشیەکمان هەیە پێوچێ بالوکە پێم بڵێ ئەم نەخۆشی بالوکەیە چییە وەکو لە وێنەکانش دەرەکەوێت کە بەو شێوە دەرکەوت بڵێ بالۆکەی چێکە لەو نەخۆشیە ڤایرۆسانە کە ئەگوازرێتەوە لە ڕێگەی سێکسەوە بەهۆی ڤایرۆسێک پێوترێ هیومن پاپیلۆما ڤایرۆس ئەم ڤایرۆسە چەندین جۆری هەیە 50 جۆر زیاتری هەیە هەندێکی دڕندەن هەندێکیان سووکن ئیتر بەهۆی سێکسەوە یا بە بەرکەوتنی پێست بە پێستە لەوانەیە بگوازرێتەوە کە گوازرێتەوە چی ڕوئەدا زیبکەیەک ڕۆدەوە کوائیبینین لە وێنەکانە زیبکەکان شێوازەکەی وەکو قڕنابێتێکی بچووک وایە زبرە سەرەکەی ڕەنگەکەی سپیە قاوەیە ڕساسیە ئێستا پێم بڵێ نیشانەکانی نەخۆشی بالوکەی کۆندامی زاوزێت چییە؟ بڵێ ئەم زیبکانی کە ئەیبینین ڕوئەدا ئەم زیبکانە و کواوتم شێوازەکەی یارمەتیمانەدا کەوا بچین بیدۆزینەوە بزەبت باسی شێوازەکە بکە چۆن لەشەر لەش دەرەکەوێت بڵێ لەو شوۆنەیە دەرەکەوێت لە پیا و کۆندامی زاوزێ لە پیا و لە ژنا دروست ئەبێت بە شێوەیەکی زیبکەیە شێوازەکەی وەکو قڕنابێتێکی بچووک وردووردا و سەرەکەی زبرە ڕەنگەکەی سپیە یا قاوەیە یانیش ڕساسیە لەگەڵ یا لیقێکی ئەبێ ئافرەتەکە یا پیاوەکە خوراندنی توش ئەبێ ئازاریان توش ئەبێ لە کاتی جووت بوونە لەوانەیە تووشی خوێنبەربوونێکشی توش ببێ ئەمەش زوش ئەڕوات لە دەور پشتی کۆمی لە ناوجانی ئافرەتەکە ئەگەر هات و ئاگادار نەبێ زوو چارینەکە زوو بڵاوە بێتەوە دکتۆرە ئەمە تەنها لە ڕووی دەرەوەی جستامێنێتەوە یاخود لە ژوورەوەش بەڵێ ئەچێتە ناو مهبەلەوە ئەچێتە ملی ڕەحمیشەوە بڵێ زۆر باشە دکتۆرە ئێستا پێم بڵێ خۆپاراستن لە نەخۆشی بالوکەی کۆندامی زاوزێت چییە؟ چۆن خۆمان پارێزینەوەخۆشیە؟ یەکەم شت ئێمە وتمان لە کاتی هاوسەرگیریە دەبێ ئەگە پیاوەکە لەوە پێش هەی بووە هەتا بۆ ژنەکەی نەیگوازێتەوە دەبێت پێی بڵێت باشە ئێمە ڕۆشنبیریمان دەبێت هەبێ لەم نەخۆشیانەیە پێی بڵێ ئەو نەخۆشیەمەوە ئەو کاتە ئافرەتەکە ئەتوانێت لقاحی خۆی ڤاکسینی خۆی وەربگرێت هەتاکو خۆی بپارێزیە دووەم شت لە کاتی پێش جوودبوونە ئەتوانێت بە غسوولێک ئافرەتەکە خۆی بشوە دووشێ بکە پیاوەکە دووشێ بکە دوای جوودبوونیش خۆیان پاک بکەنەوە هەتاکو هەرچی میکرۆبێک ئەچێتە ژوورەوە پاک بکرێتەوە دەرچێتە دەر زۆر باشە دکتۆر پێم لە چارەسەری ئەم بالوکەی کۆندامی زاوزێت چییە چارەسەری گشتی؟ چارەسەری گشتی ئێمە ئەتوانین لە نیشانەکانی کە ئەم زیبکانە دروست ئەبێ چاریان بکەین بەڵام ئەمە تێبینێکی زۆر گرنگە ئەم ڤایرۆسە لەوانەیە بچێتە خانەکانی لەشی لە کۆندامی زاوزیە بمێنێتەوە
هەرچەندێک بەرگری لەشی کەمەوە بوو دیسان هەڵبداتەوە چۆن تامێسکە کە بەرگری لەشمان کەمە بێتەوە تامێسکە دەرەکەین ئەویش ئەوش هێرپسە هێرپسی یەکە ئەوی خوارەوە هێرپسی دووە ئیتر ئەمەش ئەگەر هاتو بەرگری لەشی کەمەوە بێ لەوانەیە ڕووبدە و لەوانەیە خۆشی هەڵگر بێ ئەنی ئێمە چارەسەری ئەەکەین بەڵێ کە چارەسەرمان کرد بە کەوی گەرممان هەیە کەوی ساردمان هەیە بە لەیزەرمان هەیە بە مادەی کیمیاوی بە کرێماتمان هەیە ئەتوانین بیسووتێنین یعنی نیشانەکانمان نامێنێ باشە نیشانەکانمان نەما ئەی ئەم ڤایرۆسە ئەمێنێ لە لەش بڵێ ڤایرۆس بۆیە پیان ڤایرۆس دڕندن ناخۆشە کە توش ئەبن خۆیان بپارێزن باشترە ڤایرۆسەکە ئەمێنێت و لەوانەیە بیگوازێتەوە بۆ هاوسەرەکەی خۆشی هیچ نیشانەیەکی نییە. باشە دکتۆر ئێستا ژن و پیاوێک یەکێکیان تووشی ئەم نەخۆشیە بوونە نەخۆشی بالوکی کۆندامی زاوزێ ئەگەر چارەسەر وەرنەگرن یاخود ئێهمالی بکەن چی ڕۆدا؟ بڵێ ئەمە کێشەیە ئەگەر چارەسەری نەکەن و کواوتم بڵاوە بێتەوە تایپی لەوانێ هەندێک جارش بەرگری لەشی ئەگە زۆر بەقۆت بێ ئەڕوا بەڵام ئەڕوا یان نیشانەکانی نامێنێ بەڵام ڤایرۆسەکە ئەگە جۆری 16 بێ لەوانەیە بیکە بە ژێرپەنجەی ملی ڕەحم لە پیاویشە لەوانەیە یا لە ئافرەتیشە بیکە بە ژێرپەنجەی کۆن. باشە دکتۆرە کۆمەڵە پرسیار هاتووە سەبارەت بەر لە بەرنامەکە بەڕاستی بڵام کرد بۆ کە بابەتێکی وا هەیە کۆمەڵە پرسیاریان دوێکێک لە پرسیارەکان ئەوەیە باشترین ڕێگە بۆ لابردنی مووی جەستە چ ڕێگایەکە؟ بڵێ باشە؟ بڵێ زۆر ڕێگە هەیە ئەتوانن بە شەمع بیکەن ئەتوانن بە ڤید بیکەن ئەتوانن بە لەیزەر ئیتر بە گوێزان هەیە ئیتر خۆی ئێستا لیزەر زۆر بەکاردێ ئایا هیچ کاریگەریەکی خراپی نییە؟ بەڵێ لیزەرش هەندێک نەخۆشی ڕەنگە بگوازێتەوە وەکو بالۆکە وەکو هێرپس چونکە ئەو ئامێرە بەرکەوتی پێستەکە ئەبێ ئێموتمان هەندێک ڤایرۆس بەخێنە ئەگوازرێتەوە بالۆکە بە بەرکەوتنی پێست بە پێستە ئەگەر ئامێرەکە ڤایرۆسەکەی پێوە بێ لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی کار ڕەنگە بگوازرێت ئەو کەسانی کە تووشی ئەو نەخۆشی سێکسێ گوازراوانە بوون چۆن مووەکانیان لا ببن بە چی لای ببن؟ بەڵێ ئەگەر هاتوو لە کاتی نیشانەکانی هەبێ ئەوکو بالۆکەی هەیە نابێت جۆزان بەکاربێنێ نابێت جۆزان چونکە ناشزانێ زیبکەیە بچوو چیە لەوایە خاڵە نازانێت بە چی لای بە بالۆکاتەیە؟ بەڵێ ئەو کاتە دەبێ بێ بۆ لامان پزیشک بیبینێ بزانێت چییە ئەوە خاڵە زیبکەی شۆنی مووەکانە هەوی کردووە یانیش بالۆکەیە بالۆکە ئەگەر هاتوو جۆزان بەکاربێنێ هەیە ئامێری هەرچی ئامەرێکی کە بۆ توکلابردن بەکاربێنێ یا بە سڕینەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کا گوازرێتەوە چکەوەکەوە ئەتم پێت لە خانەیەکە بۆ خانەیەکی کە ئەڕوە جا زوو پشکنین بکات بێ بڵێ ئەمە چی ئەمەوا دەرچووە بۆم ئەو کاتە ئێمە پیاڵێن چی بەکاربێنێ کام ڕێگە بۆ ئەو باشە بۆ مولابردنەکەی لەو کاتە پێڵ باشە دکتۆرە زۆر جار پرسیاری ئەوە کرێ کە ئایا سێکسکردن لە کاتی سۆڕی ماگانەدا کاریگەریە بێ لەسەر ژنەکە یاخود لەسەری پیاوەکەش؟ بەڵێ ئێمە ئاینی ئیسلاممان زۆر شتێکی پاک و خاوێنە ئەو ڕێگەی پیشانمانداوە کە نابێ لە کاتی سووری ماگانەیە سێکس بکرێ بۆ یەکەم شت ئەو خێنەی ئافرەتەکە ڕەنگە بگەڕێتەوە بۆ حەوزی جا تووشی هەوکردنی ئەکات تووشی ئازاری بۆ ئەکا دوای ئەوە لە هەمان کاتە ئێمەوتمان نەخۆشیە سێکسیەکان ڤایرۆسەکانمان بە تایبەتی هەمووی زۆربەی زۆریان بە خێنە ئەگوازرێنەوە جا ئەو خێنە ڕەنگە ڤایرۆسەکەی تابێت و بیگوازێتەوە بۆ هاوسەرەکەی لەبەر ئەوە لە کاتی سووری ماگانەیە نابێ قەدەغەیە. باش دکتۆرە پرسیارێکی تر هەیە لە کاتی سووری ماگانەیە دەمی ڕەحم ئەکرێتەوە زۆر جار هەیە خشنەکان پرسیاری ئەوواکەن کە ئایا خۆمان بشۆین بچینە گەرما و یاخودنا ئەمە هەڵە تێگەشتە لای خەڵک بڵاو بۆتەوە کە نابێت لە کاتی سووری ماگانەیە خۆیان بشۆن یاخود بابەتێکی زانستیە بە خۆیان بشۆن زۆر ئاساییە خۆشتن پاکوتەمیسیە لەو خێن و شتانە نەجاتیانەدە چونکە بەکتریا لە ناو خێنە ئەژێ زوو خۆیان پاککەنەوە کەواتە خۆششتن هیچ کاریگەری لەسەر سۆری ماگانە نیە. زۆر باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە سەبارەت بۆ بابەت ئایا جلی ژێرەوە چ بۆ ژنە چ بۆ پیاوە کاریگەری چییە لەسەر جەستە و کاریگەری چییە لەسەر نەخۆشیە سێکسێ گوازراوەکان؟ جلی ژێرەوە من دایمە پیان ئەڵێم کەوە لۆکە بێ نایلۆن نەبێ ئەتا ئەو شۆنە تەڕاییتیان نەمێنێ ئەگەر تەڕاییتیا بمێنی هەندێک بەکتریا ڤایرۆس لەوەیە ئەژێ ئەستان بەکتریاکان ئێمە تڕای کۆمۆنسمان هەیە ئیتر ئەو شوۆنانە دەبێت پاک بێت لۆکە بێت زوو پاچیکەنەوە هەندێک ڤایرۆسش وەکو بالۆکە گە چارم کرد کەویم بۆی کردووە واڵێم
ئەو جلانی ترت فڕێ بدە بەکاری مێنەرەوە نۆکو ڤایرۆسەکەی پێوە بێ چونکە هەندێک چاونستمان بە بەرکەوتنی پێست بە پێستە ڤایرۆسەکە دێت جا ئێمە ئەو جلە کەویەکەم بۆی کرد ئەڵێم تەواو دەبێت جدبوون نەبێ هەتا پیاوەکەتە چێ پشکنینی خۆیەکە تۆش ئەو تا چاکە بیتەوە ئەو جلانی کە ئیستا هەدبووە وانی ژوورەوە دەبێت فڕێ بدەیت هەتاکو خۆی زۆر باشە دکتۆرە زۆر جار خانمان و پیاوانش هەندێک باسی پرسیاری ئەوواکەن کە ئێمە دوای سێکسکردن بۆ نە 24 ساعت 48 ساعت دوای سێکسکردن زۆربەی ژنەکان تووشی ئیلتیاباتە بن تووشی ئەوە بن کە خورانێکیان بۆ دروستە بێ ئەمە پەیوەندی بە چێوە پەیوەندی بە سێکسەکەەوە هەیە یاخود پەیوەندی بە چ شتێکی بڵێ هەندێک جار تووشی بۆن ئەبن یا تووشی خورانێک ئەبن هیچێک لە نەخۆشیە سێکسیەکان پێوترێت ترایکۆمۆنیاسیس ئەوە لە کاتی جدبوونە ئافرەتەکە دی ئەڵێ من بۆنێکم ئەبێ شەرم ئەەکەم ئەو پێوترێت ترایکۆمۆنیاسیس ئەوە ئەگوازرێتەوە لە پیاوەکە بۆ ژنەکە لە ژنەکەشەوە بۆ پیاوەکە ئەبێتە هەوکردن لە منتەقی حوزی هەوکردن لە پرۆستاتی پیاوەکەش پیاوەکەش دەبێت ئەگەدار خۆی بێ جا لە بۆ هەردووچیان چارەسەر دین لە هەمان کاتە بە هەردووچیان ڕێنمایەکان چییە بۆ ئەوی ژن و پیاوێک تووشی ئیلتیابات و ئەو جۆرە فتڕیات و خورانە نەبن بەر لە پرۆسی سێکس بۆ نەباست کرد کە غسوول هەیە و ئەو بەڵێ غسوول دەبێت بەکاربێنن ئەن شاوەڕێکەکەن بۆی پاکەکاتەوە ئافرەتەکە بەر لە پرۆسی سێکس کێشەوە بە پاکوتەمیسی دێتە لایەوە ڕێگەی شەرعیش ئەبەر بەکاردێنە چونکە سێکسی تر هەیە ئەو ڕێگایانە شەرعی نیە و نائینیە تووشی نەخۆشی ڤایرۆسیان بۆ ئەکا ئیتر دوای جووتبوونیشە دەبێت خۆیان پاک بکەنەوە ئافرەتەکە و پیاوەکەش زۆر باشە دیکتۆرەجان سپاس بۆ تۆ وەڵامدانەوەی سەرجەم پرسیارەکان سپاس بۆم ڕۆکە ماندوومان کردی بەڕاستی سەرچاوم انشاءالله پێ خۆشحاڵم بینەرانم سود بەخش بن لە بەرنامەکە و لە قسەکانی منە دەستخۆش بەڵێ عزیزان و خۆشەویستان سپاس کە تاکو ئێستا لەگەڵ مابوون بەنامەیەم جارێ ساڕش کۆتایی هات تا بەنامەیەکی تر هەرشاد.